8 مارس ڕۆژی جیهانی ژن، ڕۆژی بەرزکردنەوەی دەنگی یەکسانیە. باڕیزەکانمان لە خەباتی دژ بە نظامی پیاو مەزن و دژ بە بێمافیەک کە یاسا شەرعیەکان بەسەر ژنانیدا دەسەپێنن پتەوترکەین. دەبێ هەڵاواردن لە ژیانی بنەماڵەییدا، هەڵاواردن لە ژیانی ئابووری و لە شۆنی کاردا، هەڵاواردن لە بەرامبەر یاسادا و هەڵاواردن لە چالاکی سیاسی و لە بەڕێوەبردنی کاروباری وڵاتدا کۆتایی پێبێت. ڕیزی یەکگرتوویی، ژنان و پیاوانی یەکسانی خواز و شۆڕشکێر زامنی سەرکەوتنمانە. پیرۆز بێت 8 مارس ڕۆژی جیهانی ژن.